خۆشە سەرەتای دامەزراندنی سنتەری گەنجانم پێ بڵێت و ئەگەڕێتەوە بۆ چ ساڵێک. بەڵێ بەخێراتتانەکەم زۆر سپاس بۆ بەرنمەیە. سەرەتای سنتەری چالاکی گەنجانی کەلار لە ساڵی 2002 دامەزراوە لەلایەن ڕێکخراوی ناوپارێزی کوردستانەوە. دیارە سەرەتای دامەزراندنیشی بە هاوکاری کۆمەڵی خۆبەخشی شاری کەلار کۆمەڵی گەنج توانیویانە کە خۆبەخشانە لە زۆر لە بردوانەوە بتوان کار لە زۆرێک لە بەشەکانە بکەن تاوەکو بتوانن پارە بە توانەکانی گەنجان بدەن. سەرەتاش چەند بەشێکی کەم بووە لە ئێستا داوای لێ هاتووە ژماری بەشەکان زیادی کردووە لەگەڵ ژماری سوودمەندەکانیشدا. ئامانج لە سنتەری گەنجان چییە؟ ئەو چۆ بڵێ ئەو ئیسفادەی سنتەر بۆ شاری کەلار چییە؟ بەڵێ زۆرێک لە بوارەکان ئەگرێتەوە لە سنتەری چالاکی گەنجانی کەلاردا وەکو کۆمەڵێک بەشی تیادایە ئامانجی پەرەپێدانی توانایی گەنجانە لە بوارە جیاوازەکاندا. بۆ نمونە بواری مۆسیقی و هەروەها بواری هونەری شێوەکاری دەگرێتەوە کە پەرە بەتوانەکانیان بدرێت لەگەڵ زۆر بواری تدا کە بواری وەرزشی و هەروەها ڕۆشنبیری کۆمەڵایەتی کللتوری دەگرێتەوە بواری زانستی و پیشەی دەگرێتەوە کە ئەوانش کۆمەڵی خول لە خۆ دەگرێت کە وەکو خولی فێربوونی دەلایکی و بەشی بەڕین و درمان و چاکردنی مۆبایل و چاکردنی سبلیت و کۆمەڵێک بەشی ترمان هەیە کەوا گەنجان دەتوانن سوودی لێ ببینن. بە شێوەیەکی گشتی گەنجان دەتوانن لە زۆر بواردا سوود لە سنتەری چالاکی گەنجانی کەلار ببینن بۆ ئەوی بتوانن پەرە بەتوانەکانیان بدەن و کاتەکان ئەو کاتانەی کە هەیەە بە شێوەیەکی باش سوودی لێ وەربگرن. ڕۆژانە گەنجێکی زۆر ڕۆکاتە ئەم سنتەرە ئەتوانی تەحدیدی بکە یاوەکو ئێوە ساڵانە یا مانگانە چەند گەنج تێتە ئەم سنتەرەوە؟ باڵێ سنتەری چالاکی گەنجانی کەلار بەشێکی هەیە بەشی داتا و پێشوازیەکەوە ئەو کەسێک کە دێ بۆی لە کۆدێک وەرەگرێت ژماری سوودمەندەکانی لە ئێستادا ڕۆژانە ئەگەر باتێک ڕاوەری بین لە مانگێک داگاتە 350 گەنج سوودمەند لە واتە لە وەرزی زستاندا کە وەرزەکان فەرقی هەیە و ژماری سوودمەندانی جیاوازن. لە وەرزی هاویندا هەندێک جار دەگاتە 800 بۆ 900 گەنج لە ڕۆژێکدا کە سەردانی 12 بەشی سنتەر دەکەن. ئەوەی جێگای دڵخۆشیە کەوا ساڵ بە ساڵ ڕێژەی سوودمەندان و بەشداربووانی کچ لە خولەکاندا زیاتر دەبن کە بە شێوەیەکدا لە هەندێک لە بەشەکاندا 52 لە 153 لە 100 دەچێت کە ڕێژەکە زۆر دڵخۆشکەرەیە و وای کردووەکەوە خێزانەکان و هەروەها دانیشتوانی شاری کەلار بە شێوەیەکی باش بتوانە بەسەنتەر بکەن. زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ ئەمەدەم. خۆشەویستان، ئێستا ئێمە لە ناوم کۆمەڵە گەنجین لە شاری کەلار پێم خۆشە لەسەر ڕەوشی مۆسیقا لە شاری کەلار بە تایبەت قسە بکەم. سەرەتا دەچمە لای مامۆستا توانە. مامۆستایگان دەست و خۆش بێ بۆ مۆسیقا خۆشە کە ئاسمان کرد. پێم خۆشە ڕەوشی هونەر لە شاری کەلار بەگشتی بۆ لە ناو کەلار بێت. بەڵێ بەخێر بێن. دیارە گەرباس لە هونەری مۆسیقا بکەین لە شاری کەلار مێژوویەکی نوێی هەیە بەنسبەت شاری کەلارەوە وەکو قەزای کەلاریش هەر بۆ خۆی مێژووی دروستبوونەکەی نوێیە. لێرەدا لەم شارەیە ینی بەداخەوە هونەری مۆسیقا بە شێوەیەکی وا پەرەی نەسەندووە لە چاو شارەکانی تردا، بەڵام هەوڵ هەبووە کە هونەری مۆسیقا لێرە گەشەی پێ بدرێەوە گەنجان بتوانن حەز و خولیاکانی خۆیان لە کۆمەڵێک ناوەندەوە. یەکێک لە ناوەندەکان کە دەوری باڵای هەبووە لەم شارەدا لە ڕووی هونەری مۆسیقا و زۆرێک لە هونەرەکانی ترەوە سنتەری چالاکی گەنجانی کەلار بووە کە لێرە توانراوە گروپ دروست بکرێەوە بەشداری فستیڤاڵ و کۆنسێرتی تایبەتی خۆی و کۆنسێرت لە دەرەوەی شاری کەلار و ئەمانە بکرێت. ئەمە جێگەی دڵخۆشی بووە. لە ئێستاشدا
ڕەوشی هوەر لە چاو ساڵانی پێشوە ینی بەرەو پێشوونێکی باشی بەخۆی بینیوە بەو پێی کە لێرە بەشی هوەر هەیە لەم سنتەرەیە کە ڕۆژانە چەندین گەج بەشداری خولەکانی فێربوونی میوزیک دەکەن ئەمەش دەوری هەبووە لە دروستبوونی گروپی نوێ و لەوەی کە گەنجی تازە بێتە پێشەوە لە ڕووی مۆسیقا و لە ڕووی هوەری مۆسیقاوە شارەکە خۆشبەختانە پێشکەوتنی لە ئێستادا بەخۆی بینیوە. خۆشەویستان کاروان لە کەلار کۆتایی هات لێرەوە بەڕێ دەکەین بۆ شار و شارژکەکانی تری کوردستان لەگەڵ هونەرمەند و کەسایەتێکی تر بەم گۆرانەی من کاروانی ئەم جارە لە کەلار کۆتایی هات خواتان لەگەڵ ڕەوەستاوە لاوبانە قوربان دەستی لەو کامەردانە ڕەوەستاوە لاوبانە قوربان دەستی لەو کامەردانە دەستی لەو کامەردانە هەر دڵی کچە سوڵتانە دەستی لەو کامەردانە هەر دڵی کچە سوڵتانە عەمرەکەم چاوەکەم تەکبیرە و بۆ تۆ یەکەم ئەگەر بەخۆ ڕازی بی من گولەی دەرمان خواردەکەم ئەگەر بەخۆ ڕازی بی لەو بەندەی ڕێزگار دەکەم